یەکێک لەو هاوڵە بەڕێزانەی کە زۆر توند و شەدیدە بریتە لە میسوەری کوڕی مەخرەمە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ. یەکێکە لەو هاوڵە بەڕێزانەی کە لە خزمەتی سیدنا معاویە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ زۆر بە توندی مامەڵەی کردو. بزانین ئەم چۆن مامەڵەی لەگەڵا ئەکاتەوە، چۆن ئەتوانێت ئیستیعابی ئەم سەحابەیە بکات کە زۆر توندە لەسەر سیدنا معاویە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ. دوای ئەوەی کە بە وەفدێک ئەچێتە خزمەت سیدنا معاویە هەرچی ئەڵێ بۆی جێبەجێەکە، وەفدەکە هەرچیان ئەوێ ئەفەرمێن مادام میسوەرتان لەگەڵا هەمووان بۆ جێبەجێەکە. دوایی کە خەڵکەکە هەمووی ئەڕۆن ئەڵێ میسوەرم بۆ بانکەنەوە پێکەوە دائەنیشن، ئەفەرمێ ئەی میسوەر بیستومە تۆ طعنە زۆر داوە لە ئەئیمە و گەورەکان. میسوەریش پێ ئەڵێ واز لەوانە بێنە ئێستا حالەن ئێستا حیسابە، ئەڵێ نا ئیلا بێ بە هەمان نەفەسی جارانەوە قسەم بۆ بکەی، ئادەی چ عیبێ لە منە ئەبین، ئەبێ بیڵێ، ئەبێ بەیانیکەی. ئەویش ئەفەرمێ معاویە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ خۆ من بەری نیم لە گوناه، ژیانم پڕ لە گوناه و ئەمانە تاوان، تۆ چیت هەیە بە زەبری بە زبری بە ڕەقی پێم بڵێ. ئەفەرمێ ئەوش دەسەکا بە ژماردنی عیبەکانی معاویە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە بەردەم خۆیە. معاویە ڕوویتی ئەکات و ئەفەرمێ ئەی میسوەر ئەی ئیسلاح و چاکەم نییە بای ئەوەی کە ئەمانە بشارێتەوە، ئەی جوانیەکانی من ئەوەندە نین کە ئەمانە ونکەن. ئەفەرمێ من لەو کەسانم کە سەیری جوانی ناکەم، سەیری ذنوبەکەم، سەیری گوناهەکانەکەم. ئەفەرمێ دەی ئەگەر چاوێک بگێڕ و سەیری هەموو حەسەناتەکانی من کە بیان خێتە تەرازویەکەوە لەگەڵ خراپەکانمە کامیان قورسترن، ئەڵێ من ئەوە نازانم، من سەیری ئەو گوناهانەتەکەم کە کردوتەوە. معاویە پێی ئەفەرمێ ئەی تۆ خۆت گوناهێکت نەکردو ڕەجاکەی کە خوا لێت ببوورێ؟ ئەڵێ زۆر گوناهام کردو ڕەجا ئەەکەم کە خوا لێم ببوورێ و عەفوم کە. ئەفەرمێ ئەی بۆچی بۆ خۆت تەڵەبی مەغفیرەت لەخوا ئەکەیت و تەڵەبی مەغفیرەت لەخوا بۆ من ناکەی؟ ئەی تۆ بۆ ئەکرێ ئیسلاح وەرگری ئەی میسوەر، ئەی بۆ من ناکرێت بمە کەسێکی مۆسلەح خۆم چاکەم. مناقەشەیەکی دوور درێژ لە بینێنە ڕوو ئەدا. ئەفەرمێ لە ئەخیرە قەناعەت ئەکا میسوەر کە لەگەڵ معاویە ئەبەم شێوازە مامەڵە نەکە. ئەفەرمێ ئەی میسوەر سیر کە ئیقامەی نوێژی مسلمانانم یەک خستووە، خوتبەی مسلمانم یەک خستووە، جیهادم لە پێناوی خوا کردو، الحکم بما ئەنزەل اللهم کردووە، خۆ ئەوانە بژمێری زۆر زۆرن. ئەفەرمێ میسوەر ئەڵێ لەوێ زۆر خۆم نەدا بەدەستەوە، بەس واللهی لقد خەصەمەنی معاویەت حین ذەکەرە لی ما ذەکەر. ئیتر هیچ شتێکم پێ نەمایەوە. وروى أفرمي لدواء فلم يسمع المسور بعد ذلك يذكر معاوية إلا استغفر له، حج لباس معاوية كده إلا داوي لبرن لخوابه أكرت. تصوري أما الله حكيمة كان أتوانا دا صلاتي هي بسرية أتوانا هي بلام هي بم حكمة وحلمة نرمى بمشي وازا قناعة النرمى لقال يكي لها ولاني في غمرة صلى الله عليه وسلم أما الله أكا لكاتك أمها ولا باعتي شداوته